کاکە هەموو بیرە لە ڤیدیۆ پرۆسەرەکەیە بابن باسی بەسەراتێکی تری هەموو بۆ بکەم. ئەڵام میلاد چۆنی چێکی دەنگ باسێت چۆی حەمەگەن خێر چی بووە؟ ئەڵام مۆبایلێکم بینیوە بەتەمان بیکڕم زۆر مهمە ڕامی 128 گیگابایتە. چی مۆبایل 128 گیگابای ڕامی بێت؟ کوڕە برا غەڵەتی شتیوانیە. دەی وەڵی بە چای خۆم بینیم 128 گیگابایت بوو. عادەیت خوا ناوەکەی مێرە بزانم چییە؟ وەڵی ناوەکەم بیچۆتە بەسکە کڕیم بۆ دێنم. ئەوم بۆیە گەڕم بەس قەنەعات کە شتیوانیە. دەی باشە بۆ خۆ لێ بگەڕە تام نەچمەی کڕم و دێمەوە. تۆ بڵێ منەوە لە عیلم دوا کەوت بێت ماگەم لە شتیوانە بێت؟ 128 گیگابایت ڕام کە جوانە. میلاد مۆبایلەکەم کڕی وەرە سێریکە. ماڵە بە خوڕ نەگیرێ. هەچی ئەم شەوەیە گەڕاوە بەشە مۆبایلی کە تۆ باس دەکرد. وەڵڵا برا شتیوام نەدۆزیەوە. ئابێنە مۆبایلە بزانم چییە. ئەوە زیتە هاوەرە سێریکە. جاتخواوە ڕامی 128 زاکیرەکەی. بێم تێشەقەکەم. بۆ فەرق بینی ڕام و زاکیرە هەیە؟ ئاوەرە مۆبایلەکە بگرە لاش لە بەرچاوم دەی بە کوردی بەش لە کۆمەلگای مەواتێکیوە کە ڕام بریتیە لە زاکیرەی مۆبایلەکەی یاخود بە کوردیەکەی خۆمان بریگەی ناوەکی مۆبایلەکەی و بەشەکە تریشی وا بیرەکاتەوە کە ڕام دەستشانکەری خێرایی ئامێرە زیرەکانە. دەیبار بە نمونەی کە ژیانی ڕۆژان دەست پێ بکەین. وای دابنێت ڕۆژێکی ئاساییە و لەبەر سپلێتەکە دانوشیت و ناوە بۆ کەپڵەکە دەنێریت. لە پڕ کۆڵە میوان خوانەکە ماڵەکەتانە و باوکیشە پشتەمل دەگرێ ئەڵێ یاڵا بڕۆ سینیە چا بۆ میوانەکان بێنە. ئەگە لەو کاتایە بێت و بڵێ بابەیان وەڵی من تااقەتم نییە و خەریکی نامەناردن و بۆ خۆم ڕۆچاکە بێنە، ئەوە بێگومان دوایەوە کە میوانەکان ڕۆیشن یان لەبەر چای میوانەکانیشە چینە تێڵانی باشە خۆیت و ئەنجاشن نێرێتەوە بۆ چاکان. لەناو ئامێرە زیرەکانیشدا تۆ دەوری ڕامەکە بینیت، باوکت دەوری پرۆسێسەر، وارەوە چاکانیش دەوری بیرگەی ناوەکیە بینن. بێگومان هەتا کەسێک لە ناو خێزانەکە لە ماڵەوە بێت هەرگیز نابینیت کە باوکە بڕات چا بۆ میوانەکان بێنێت. بە هەمان شێوە لەناو ئامێرە زیرەکاندا هەتاوەکو ڕامبوونی هەبێت هەرگیز نابینیت کە پرۆسێسەر بە شێوەیەکی ڕاستەخۆ پەیوەندی بە بیرگەی ناوەکیەوە بکات. بگرە هەمیشە پێویستەکە ڕام زانیاریەکان لە ناو بیرگەی ناوەکیدا وەربگرێت و دواتر بۆ بناو پرۆسێسەرەکەی بنێرێت. باش ئێستا لەوانەیە لات پرسیارێک دروست ببێت و بڵێیت بۆچی بە پرۆسێسەر پشت بە ڕام ببەستی بۆ وەرگرتن و ناردنی زانیاریەکان بۆ بیرگەی ناوەکی و بۆچی پەیوەندیکی ڕاستەخۆی نییە بە بیرگە ناوەکیەکەوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی جیاواز کە لە ئێستادا بۆتان باسەکەم. یەکەمێنەوەی کە ڕام خێرایەکی زۆر زیاتری هەیە وەک لە بیرگەی ناوەکی، بۆیە گەرمانەوەی کا لەسەر فایلێک بکەین لە ناو بیرگەی ناوەکیدا ئەوە کارکردن لەو فایلە ناو ڕامدا زۆر خێراترە وەک لە کارکردن لە ناو بیرگەی ناوەکیدا. لە لای تریشەوە بزانە کە ڕام قەبارەیەکی زۆر بچووکتری هەیە وەک لە بیرگەی ناوەکی و هەمووشمان ئەوە ئازانین کە ئەگەرمانەیە بشوێن شتێکا بگەڕین ئەو شتە زۆر ئاسانتر و خێراتر دەدۆزرێتەوە لە شوێنێک کە قەبارەی بچووک بێ وەک لەوەی کە لە شوێنێک قەبارەیەکی گەورە و بەرفراوانی هەبێت. و هەروەها ئەوەش بزانە کە بیرگەی ناوەکی ئامێرە زیرەکەت تەمەنێکی دیاریکراوی هەیە و لە دوای ژمارەیەکی دیاریکراوە لە ئاڵگۆڕی زانیاریەکان لە کارەکەوێت و چیتر کار ناکات. بۆیە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕاستەخۆ پرۆسێسەر ببەستینەوە بیرگەی ناوەکیەکەمانەوە ئەوە تەمەنی بیرگەی ناوەکیەکەمان کەمترە بێت و خێراتر لە کارەکەوێت وەک لەوەی کە ڕامبوونی هەبێت. شتێکی گرنگ هەیە کە پێویستە کاتەوە بیزانیت لەسەر قەبارە، جۆر و خێرایی ڕامی ئامێرە زیرەکان. لێرەدا من بەس باسی ڕامی کۆمپیوتەرە بووکەم، بەڵام کە لە ڕامی کۆمپیوتەر تێگەشیت ئۆتۆماتیکیان لە ڕامی مۆبایل یاخود ئامێرە زیرەکانی تریش تێگەیت. ڕام چەندین جۆری جیاوازی هەیە کە لە ڕووی خێرایی و تەکنۆلۆژیاوە جیاوازن. جۆری ڕامەکان بە DDR بە شێوەیەکی گشتی دیارەکرێت. باوترین جۆرەکانی ڕام لە ئێستادا بیتین لە جۆرەکانی DDR3 و DDR4. و ئەگەبین سەری کۆمپیوتەرێک بکەین کە ڕامی DDR4 وەرگێت ئەوە هەرگیز ڕامی DDR3 لەسەر کۆمپیوتەرەکە کار ناکات. بە هەمان شێوە کۆمپیوتەرێک کە ڕامی DDR3 وەربگرێت ئەوە بە هیچ شێوەیەک ڕامی DDR4 یان جۆرێکی تر قبول ناکات. بۆیە هەرگیز هەوڵمەدە ڕامێکی جیاواز لە ڕامی کۆمپیوتەرەکەی خۆت بکڕیت چونکە سوودی نابێت و هیچ کەڵکێکی لێوە ناگریت. و هەروەها ئەوەش بزانە کە جۆرە جیاوازەکانی ڕام مۆدلی جیاوازیشیان هەیە. واتە ئەگەر هاتوو تۆ ڕامێکە کڕیکە جۆرەکەی DDR3 بوو ئەوە بزانە DDR3 چەندین مۆدلی جیاوازی هەیە کە لەو تایبەتمەندی و خێراییەوە جیاوازن. بۆ نمونە گەویست ڕامێکی نوێ بخەیتە سەر کۆمپیوتەرەکەت
ئەوە دڵنیا بەرەلەوەی کە ڕامەنوێکەت هەمان خێرایی ڕامە کۆنەکەی ناو کۆمپیوتەرەکەتی هەیە. بۆچی؟ چونکە کۆمپیوتەر هەمیشە کەمترین خێرایی هەڵەبژێرێت لە نێوان هەردوو ڕامەکەدا و هەردوو ڕامەکە بۆ خێراییە کار دەکەن. بۆ نمونە ئەگەر ڕامێکیانت خێرایی 16 گیگابایت بێت و ڕامەکەی ترت خێراییەکەی 12 گیگابایت بێت لە سانیەدا، ئەوە کۆمپیوتەرەکەت خێرایی 12 گیگابایت هەڵەبژێرێت بۆ هەردوو ڕامەکەت و هەردوو ڕامەکەت بە خێرایی تەنها 12 گیگابایت کارەکەن. یەکێکتر لەو شتە گرنگانی کە ئەبێ بیزانیت ئەوەیە کە ئەگەر هاتوو سیستەمی ویندۆزەکەت 64 بێت بوو، ئەوە توانای ئەوەی هەیە کە ساپۆرتی 128 هەتاوەکو 256 گیگابایت ڕام بکات بە پێی جۆری ویندۆزەکەت. بەڵام ئەگەر هاتوو سیستەمی ویندۆزەکە 32 بێت بوو، ئەوە تەنها توانای ئەوەی هەیە کە قەبارەی 4 گیگابایت ڕام وەربگرێت و سوودی لێ ببینێت. بۆیە ئەگەر هاتوو قەبارەی 12 گیگابایت ڕام لەسەر کۆمپیوتەرەکە و دانا، ئەوە بزانە ئەگەر سیستەمەکە 32 بیت بێت، تەنها 4 گیگابایتی بە سوود دەبێت بۆتەوە و 8 گیگابایتەکەیتی بێنرخە بێت و هیچ سوودێکی لێوە ناگریت. ئەگەر ویست بزانیت قەبارەی ڕامی کۆمپیوتەرەکەت چەندە، ئەوە چەند ڕێگایەکەیە. یەکێک لەو ڕێگایانە ئەوەیە کە بچیت سەیری بەشی زانیاریەکانی کۆمپیوتەرەکەت بکەیت لە ناو ویندۆزەکەتدا، هەر وەک چۆن لە ڤیدیۆی پێشووتردا باسم کردبوو بۆ تۆی ئازیز. هەروە ڕێگەیەکی تر ئەوەیە کە بڕۆی سەیری وێبسایتی فەرمی کۆمپیوتەرەکەت بکەیت و زانیاری لەسەر کۆمپیوتەرەکەت وەرگیت. لەوێ دەتوانین بزانین کە جۆری ڕامەکە چییە و خێراییەکەی چەندە و قەبارەکەی چەندە کە لەناو کۆمپیوتەرەکەتدا جێگیر کراوە. کەواتە ئێستا زانیاریەکی سەرەتایی وەرگرت لەسەر ڕام و زانی کە ڕام چۆن کارەکە لەناو ئامێرەزیرەکاندا. بەڵام کۆتا شتکە بێ بیزانیت ئەوەیە کە هەمیشە قەبارەیەکی گەورەی ڕام مانای ئەوە ناگەێنێت کە کۆمپیوتەرەکەت یاخود مۆبایلەکەت خێراییەکی زیاتریانە بێت. بۆچی؟ تەنها لە دوو کاتتا قەبارەی ڕام کاریگەری هەیە لەسەر خێرایی ئامێرەزیرەکەت. یەکەمیان ئەوەیە کە ئەگەر هاتوو تۆ چەندین بەرنامە لە یەک کاتا کردەوە، ئەوە مانای ئەوەیە تۆ چەندین زانیاری جیاواز لە یەک کاتا ئەکەیتە ڕامەکەتەوە. بۆیە هەتاوەکو قەبارەی ڕامەکە زۆرتر بێت، جێگای زیاتری ئەبێت بۆ زانیاریەکان و کۆمپیوتەرەکەت خێراتر کارەکات. و حاڵەتی دووەمیان ئەوەیە کە ئەگەر هاتوو تۆ کۆمپیوتەرەکەت 4 گیگابایت ڕامی هەبوو، بەڵام تۆ بەرنامەیەکت دابەزاند و داوای 6 گیگابایت ڕامی کرد، لەم کاتەدا کۆمپیوتەرەکەت بێگومان خاوتر کارەکات و بەرنامەکە بەباشی کار ناکات. بەڵام ئەگەر هاتوو تۆ بەرنامەیەکت دابەزاند کە 2 گیگابایت ڕامی داوا کرد لە تۆ، ئەوە لەم کاتەدا ڕامی کۆمپیوتەرەکەت 4 گیگابایتەوە بێگومان بەباشی کارەکات و خێراییەکەی لە ئاستی خێرایی خۆیان بێت و هیچ کێشەیەکی نابێت. کاتە قەبارەی ڕامەکەت تەنها لەم دوو کاتەدا گرنگی هەیە بۆ خێرایی ئامێرەزیرەکەت. تەنها لەم دوو کاتەدا ئەگەر قەبارەی ڕامەکە و زۆرتر بێت، ئەوە کۆمپیوتەرەکەت یاخود مۆبایلەکەت خێراییەکی زیاتری بێت و باشتر کارەکات. ئەگەر ڤیدیۆکە بەدڵ بوو سوودیشی لێ بینی، ئەوە لایک و کۆمنت و شێربی نەچێ. وهروەها سەبسکرایبی چەنەڵەکەم بکە بۆی سودمەند بی لە ڤیدیۆکانی ناو چەنەڵەکەم و هەروەها ئەو ڤیدیۆانەش کە لە داهاتوودا بڵاوی یەکەمەوە. سپاس کە بینەر بووی، کاتێکی خۆش.